ئەم کاتتان باشە عزیزەکانم، هیوادارم باش و لە شتاق بن. ئەم جارەینەوە سەر بەشی تیۆری ئەدەب لێکۆڵینەوەی تازەی ئەدەبی کە من پێشتر باسمان لە پەندی کوردی کرد. ئێستاش لەسەر لێکۆڵینەوەی ئەدەبی کە زۆر زۆر گرنگە. بام پێشتر ئەمە بخوێنمەوەم نووسینە. ئەدەبی کوردی وەک ئەدەبی گەلانی تر بە فۆلکلۆر دەست پێ دەکات، واتە ئەدەبی فۆلکلۆری کوردی لە ئەدەبی نووسرا و کۆنترە و سەرچاوەی ئەوە. بەڵام دەتوانین بپرسین ئەدەبی نووسراوی کوردی لە کەیەوە دەستی پێکردووە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە دەتوانین پشت بە بیرڕای چەندین کەس لە شارەزایانی ئەدەبیاتی کوردی و زانایان ببەستین. ڕەنگە جاروبار ڕای ئەو شارەزا و زانایانە هەندێک جیاواز بێت و هەر یەکە شاعیرێک بە یەکەم شاعیری کورد دابنێت. هەندێکیان سەرەتای ئەدەبی کوردی دەبنەوە بۆ پێش ئیسلام و نوکۆڵی لەوە ناکەن کە کورد پێش ئیسلام هۆنراوەی هەبوو بێت. بەڵام بەڵگە و نمونەی ئاشکرا بۆ ئەو هۆنراوانە نابینی. لەبەرەوە سەردەمی سەلجوقی بە سەرەتایەکی ڕوون و بێگومانی هۆنراوەی کوردیدا دەنێن، واتە هەر لەو سەردەمەوە کە وڵاتی ئیسلامی بچووک پەیدا بوو، نەتەوە موسڵمانە نائەرەبەکان چوونەتە سەر زمانی زگماکی خۆیان و زمانی کوردیش ئەو ڕێگەیە گرت و لە ناو کوردیشدا ئەدەبی نووسراوە بە ئاشکرا پەیدا بوو. لێرەدا دەبێت ئەوە بزانین کە شارەزایانی ئەدەبی کوردی هەر لە سەرەتاوە قۆناغەکانی ئەدەبی کوردی بە چەند جۆرێکدا بەشەکەن. بەپێی شێوەزار هەندێکیان تەماشای ئەو شێوەی زمان دەکەن کە بەرهەمەکەی پێنووسراوە، کامیش چەند هۆیەکی مێژوویی هەیە و بەسراوەتەوە بە مێژووی کورد و میرنشینەکانی و مێژووی لەمە و دوایەوە. ئەمە هەر وەکو پێشەکیەک بوو بۆ ئەوەی کە کەی ئەدەبی کوردی دەست پێ کردووە. بێگومان ئەوە زۆر ناڕوونە کە سەرەتاکەی کێ ڕەنگە ئێمە هەندێک شاعیرمان هەبێت کە فەوتا بێ، چونکە هەندێک لەو داگیرکاریانی کە بۆ سەر کوردستان کراوە بەشێکی سووتاندنی کتێب بووە. ئەمە یەکێک بووە لە استراتیژیەکانیان بۆی کە ئەو نەتەوەیە ئەدیبەکانیان، نووسەرەکانیان، زاناکانیان نەمێنن، بوونیان نەمێنێت، چونکە زۆر ورد و هەمەلایەنە ئەوان بیریان لە مەسەلەیە کردووە. خۆی ئێمە یەکەم شاعیر لە هەموو کووردا بە بابەتاهیری هەمەدانی دەست پێیەکە، وەکو ئاماژەش پێوە، ئەمە ناڕوونە. بەڵام لە بابەتاهیری هەمەدانی کە 1000 ساڵ پێش ئێستا ژیاوە، 900 بۆ 1000 تقریبەن ئەو کاتانە ژیاوە، بەڵامی تر بە پێی شێوەزارەکەش وەکو ئاماژەی پێ بێ جیا بکرێتەوە. بۆ نمونە لە کوردستانی باشوور لای ئێمە لە کرمانجی خوارو چۆنە، لە کرمانجی سەر و چۆنە، لە هەورامیەکان لە گۆران کە پێوەنەوەترێ گۆران چۆنە. بۆ نمونەها شێوەزارانەی دیاریکردووە: ئەدەبیاتی شێوازی لوڕی، ئەدەبیاتی شێوازی گۆران، ئەدەبیاتی شێوەزاری کرمانجی سەر و کرمانجی خوارو. خوارو ئێمەین، سەروش بادینیەکانە کە لەگەڵ کورسانی تورکیا ئەوانە، گۆران شێعرە هەورامیەکانە، و لوڕیش ئەو بابەتاهیر و کۆمەڵێک شاعیری تر هەیە بەدوای ئەوە، لەوانەوە دەست پێیەکە. بە پێی ساڵی لەدایکبوون هەندێک مێژوو نووسی ئەدەبیشمان هەن کە بە پێی ساڵی لەدایکبوون و مردن باسی شاعران و نووسەران و بەرهەمەکانیانەکەن. یعنی کێ کۆنتر ژیاوە، وەکو وتم ئێستا ئەوەی من وتم بابەتاهیر بە پێی ئەم ساڵی لەدایکبوونە دیاریکراوە. بۆ نمونە ئێمە مێژوو نووسێکی گەورەمان هەیە، ناوی معرف خەزنەدارە، دکتۆریشە، دکتۆراکەی لە ڕووسیا هێناوە. ئەو کتێبێکی هەیە 7 بەرگە، با هەمووی باز لە مێژووی ئەدەبی کوردیەکە. یەکەم شاعیر بە بابەتاهیر دەست پێکە لەسەر ئەمە. بەڵامی تر ئەگەر بە ڕێبازیان بۆ شێوەزانانی تر جیاکاری بکەین، ئەوەیانی تر جیابێتەوە. بە پێی ڕێبازە ئەدەبیەکان وەکو ئێستاوتم، هەندێک لە مێژوو نووسانی ئەدەبی کوردی بە پێی ڕێباز و پەیڕەوی ئەدەبی سنوورێک بۆ چەشنەکانی ئەدەبی کوردی دانن. ئەوەی تر ئێستاش باسی ڕێبازەکانەکەین کە چوچین. ڕێبازی ئەدەبی ئەوەیە کە کۆمەڵە هونەر و نووسەرێک یەک ڕێبازیان هەبێت و لە ڕووی شێوە ئەو بیر و باسانی کە دەریان دەبڕن نزیکی یەک بن و گەلێک دیمەنی ئەدەبی بە یەکتریانەوە ببەسێت، با هەریەکە چێژی تایبەتیش لە بەرهەمەکەدا ببیندرێت. بە شێوەیەکی گشتی لە ئەدەبیاتی کوردیدا 3 ڕێبازی ئەدەبی دەبیندرێن کە ئەمانە: کلاسیکی، ئەوەیە کە کۆمەڵە هۆنەر و نووسەرێک، لێرە ئەمە بەستی شاعیرە، خۆی زیاتر وشەی شاعیر جێی خۆی گرتووە، بەڵام ئەمەش بەکارهێنرێ لەسەر ڕێچکەیەک دەڕۆن کە گەلێک کەس لە پێش ئەوانەوە لەسەر ئەم ڕێچکەیە ڕۆیشتووە، هەتا وای لێ دێت ناتوان بە هیچ شێوەیەک لەم ڕێگەیە لا بدەن، بەڵکو هەر لە ئاسایی و پەیڕەوی ئەوان دەکەنەوە. وشە و
دەربڕینەکانی ئەوان دووبارە دەکەنەوە زیاتر گرنگی بە ڕوخسار و وشەکاری دەدەن کێشی عڕۆز و سەروای یەگرتوو بەکارێنن وەک ئەم نمونەی نالی ڕێبازی کلاسیک حتمان پێشتر گرنگەوە بڵم کە ئەم ڕێبازانە بەپی نەتەوەکان گۆڕانکاریان بەچارایە ڕێبازی کلاسیک لە ئەوروپا ڕێبازێکی ترەوە تایبەتمەندی خۆی هەیە لە کلاسیکی کوردی تایبەتمەندی خۆی هەیە زۆر جیاوازن بۆ نمونە ئێمە شاعیرانی ئەوروپا کە لە سەر بە ڕێبازی کلاسیکن شعریان بۆ سەرۆکەکان وتووە ئەو کاتە کە بۆ نمونە پاشایەک لە کۆشکێک کاژیەوە شاعیرەکان لەو کۆشکانەیە پێشی وترێت دەربار هەنێک جار لەو دەربارانەیە شعریان بۆ پاشاوتەوە بەسەریان هەڵاوە بەڵام لە ڕێبازی کلاسیکەوانیە تەنان ڕەخنەشە بینین ئێمە هەندێک جار لەو سەرکردانە ئەم شعرەی نالی هەیە هەرچەندە کە عمری خەدر و جامی جەمت بوو چونکە ئەمەلت زۆرە چ عمرێکی کەمت بوو ئەی جامیعی دنیا و قیامەت بە خەیاڵات ئەو ڕۆژی کە مردی نە ئەوت بوو نە ئەمەد بوو مەبەستی چییە مەبەستی ئەو تەمەنە کورتەیە کە ئینسان هەیەی بەڵام ئاماژە بۆەوە کانالی کە ئینسان هەیە ئەمەی بیر چوتەوە ئاگای لێ نییە خەدر چییە ئاماژە بە ئەفسانەیەکە کە کەسێک ناوی خەدر بووە ئاوێکی خواردۆتەوە ئیتر ئەو ئاوە وای لێ کردووە کە هەتایە بژی قەت نامرێ ئەم خەدرە خەدری زیندەی پێوەترێ باشە ئەگەر بەرچاوتان کرد لە شوێنیکە کاڵێ خەدری زیندە ینی کەسێکە نامرێ ینی لێرەیە کاڵێ هەرچەندە کە عمری خەدر و عمر تەمەنی خەدر ینی وەکەوەی کە هەست بکەی کە تەمەن وەکە تەمەنی خەدر وایە کە قەت نامری ئەمەلیش زۆرە کە ئەوە بێ بەڵام هەر عمرێکی کەمت بوو ئەو ڕۆژەی کە مردی نە ئەوت بوو نە ئەمەد بوو یعنی ئەو هەموو خەون و خەیاڵاتت کە هەستە کرد کە دەوڵەمە نەبیکەوە بی کە ئەمە دەسەکەوە دەسەکەوی هیچی دەست نەکەو بێزارە لە تۆ ئێستا هەم ئاغۆشی ئەدوتە دنیا کە لەکن خۆتە حرەمی محتەرەمت بوو دوێنێ چ بوو دەتدا بە زمانی لافی کەرامەت ئەمڕۆ نەدەمت بوو نەدەمت بوو نەدەمت بوو لەویایە ئەم نەدەمت بووە هەر یەکەیان بە مانایەک بەکارێنرێ ئەمە تا ڕادێک غڵەتی شیتایە کە هەندێکیان نەدەمە ئەوە وشەیەکی جیاوازە عمرت نەفەسێکە لە هەموو عالەمی باڵا بمرە لە غەمیدا کە هەموو سەرفی غەمت بوو وەک شەڵتە پەیین گەه پڕ و گەه خاڵیە بەتەنت سەوم ئەمەلت باعیسی نەفس و شکەمت بوو نالی چیەوە میسلی جوعەل غەرقی شیاکەی خۆتۆ بە حیسابێ وەکو پەروانە شەمت بوو ئێستا کە من ئەم شعرم خوێنەوە بێگوان هەمووتان هەستانە کرد وشەی نامۆی زۆرتیایە ئەوشە نامۆیانە چین وشەی عەرەبی و فارسی و تورکین بە تایبەت عەرەبی و فارسی کەمتر تورکی هەندێک شاعری ترمانە بۆ وشەی تورکی بەکارهێناوە بۆ نمونە شێخ ڕەزای تاڵەبانی ئەمە یەکێکە لە تایبەتمەندیەکان ڕێبازی کلاسیک واتە ئێوە هەر کاتێک شعری کلاسیکتان خوێنەوە شعری وشەی عەرەبی و فارسی زۆر زۆرتیا بێت و هەستانە کرد ئەستان بەچیە کرد دێڕی یەکەم ئەم دوو نیوە دێڕایانی هەردووکی بە بوو تەواو بووە لە کۆتاییە دێڕی دوای ئەوە ئازادە هەر سەروایەکی جیاوازی هەیە ئەو کۆتاپیتانە پێوترێ سەروا دوایەوە بووەکەیە بەڵام لە پێش بووەکەەوە ئەها ئەمت کەمت جەمت یعنی ئەمە کۆتاپیتی کۆتا وشەی هەموو دیو دێڕی دووەم بووە باشە و وشەیەک پێش بووەکەش مەوتەیەکی پێوەیە یعنی دوو پیتە ئەو سەروایی محتەرەمت بوو نەدەمت بوو غەمت بوو شکەمت بوو یعنی ئەبوو شاعیر کە ئەم شارە بنووسێ ئەبوو ئاخری وشە بوو بێ وشەیەک پێش بووەکەش ئەو متە بێ ئەمەش جۆرێکە لە ڕێبازی لە شاری کلاسیکە زۆر زۆر قورسە ینی ڕەنگە ئێستا بۆ شاعیرێک تا ڕادێک قورس بێ ئەمە بکە ئەمەژێکی ترە لە تایبەتمەندیەکانی ڕێبازی کلاسیک و کێش کە ئەڵێن کێش چییە ئەوە سەروا ئەوە بوو کە ئێستا ئاماژەم پێەیە کێش چییە کێش پەیوەندی بە مۆسیقاەوە هەیە تا ڕادێک مۆسیقای شعرەکە بۆ نمونە ئێمە بڕگەمان خوێنەوە بڕگە زۆر ئیش لەسەر ئەوواکە من نامەوێت زۆر بڕۆمەناوم بابەتەوە چونکە ئاڵۆزە بێ لێتان هەر ئەوەندە بزانن کە ئەڵێ کێش بڕگەیەکە بۆ نمونە ئەم دێڕە هەر
ئەوە یەک بڕگەیە خۆی چەندە بۆ منە چەندە ئەمەش دوو بڕگەیە کەواتە ئەمە سێ بڕگە هەر چەندە کە ئەمە چوار عمری ئەمە شەش خدر و جامی جەمت بوو کەواتە ئەم بڕگەیە کرێ ئەوە کەسێکە کە پێوترێ کێشناس ینی ئەتوانێت کێشەکەی دەربکات ئەنجا ئیتر ئەوانە کێشی عروزی عەرەبین لەسەر مەسەلەن مفاعیلون و فاعیلات و فاعیلوتون لەسەر ئەوانە دامەزراوە ئەمە بابەتێکی وردە هەر ئەوە نەبزان کە کێشی زۆربەیان شعری کلاسیک زۆریان کێشی عروزی عەرەبی بووە بەڵام ئەویش لە ناوچەی سلێمانی گینا لە بادینی و هەورامی ئەوانەیە کێشی خۆماڵی کوردیان بەکارێناوە ئەمە تقریبان ڕێبازی کلاسیک بوو ڕێبازی ڕۆمانتیک بریتە لە هیوا و ئاوات و نائومێدی و فرمێسک ڕشتن لە ئەدەبیاتی ڕۆمانتیکدا خەیاڵێکی فراوان دەبینرێت زیاتر گرنگی بە ناوەڕۆک دەدرێت لێرەدا ئەوەی پێویستە بوترێت ئەمەیە کە ئەدەبیاتی ڕۆمانتیکی کوردی لە هیوا ئاوات و دەربڕین و نائومێدی و گەڕانەوە بەرەودواوە جیاواز بووە لەگەڵ ئەدەبیاتی ڕۆمانتیکی ئەوروپا منیش ئاماژەم پێەیە کە لەگەڵ ئەوروپایەکانە جیاوازیمان هەیە لە ڕۆمانتیکی شەهر جیاوازیمان هەیە چونکە هی ئەوان بەسترا بۆ بە چینێکی دیارکراوی کۆمەڵ کە چینی بۆرژوازی بوو ئەم چینە لە دوای شۆڕشی پیشزازی وەک چینێکی تازە سەری هەڵدا بوو بەڵام ئەدەبیاتی ڕۆمانتیکی کوردی بەسراوە بە هەموو گەلی کوردەوە هیوا و ئاواتی شاعرانی کورد بە سەرکەوتنی گەل بوو لە کاتی نووسکۆ و چەسانەوەدا بێ ئومێدی و ڕژبینی و فرمێز ڕشتن لە بەرهەمەکانیان دەرکەوتەوە ئەدەبیاتی ڕۆمانتیکی کوردی لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە وەک ڕێبازێکی ئەدەبی سەری هەڵداوە تا دوای جەنگی دووەمی جیهان و دواتر بەردەوام بووە ئەمەش نمونەیەکە لە هۆنراوی ڕۆمانتیکی کوردی کە دڵداری شاعیر نووسیوێتی ڕێبازی ڕۆمانتیک دوای کلاسیکیە وەکو تازەکردنەوەی شعر ئەمان زۆرتر گرنگی بە ناوەڕۆکی شعرێن ڕێبازی کلاسیک بابەتەکانیان چی بوو یان شعریان لەسەر خۆشەویستەکانیان نەنووسی یان لەسەر سروشت یان ئاینی بوو بۆ نمونە لەگەڵ خوایە بەحساب قسەیانە کرد لەنەو شعرەکە ئەوەی پێوترێ مناجات یان بۆ نمونە بۆ پێغەمبەر ئەم بابەتەکەمانە بوو بەڵام لە ڕۆمانتیکە زۆرتر گرنگی بەمایەن و بابەتی جیاوازتری ژێننەوە بەم شێوە قورسە خۆیان خەریک ناکەن شاعر ئەڵێن ئەمە ئەوەنە گرنگ نییە ئیتر کە ئێمە ئەبێ وشەیەک لە ئەخیرەوە وابێ و وشەیەک پێش ئەوە وابێت و ئەوانە سیرکەن خەندەکەی بایی ئەمە نمونەیەکە لە شعری ڕۆمانتیک لە ئافاقی ژیانی نائومێدیم خەندەکەی بایی فریشتەی پاکی هیوامی نیشاندام وا کە بیدوێنم پەرەیشکی تیشکی ئەستێرەی جوان ئیمشۆ بە ئەسپایی بە سۆزی هاتە نێو کونجی دڵی تاریکی پڕخوێنم دەسا ئەی مەزدەری هەستی دەخێرا لا دەری پەستی وەرە تا من بە ڕازی تۆ نەمامی شادی بڕوێنم لەمەیە سەروایەکی جیاوازمانەیە ئەم باییە دێڕی دوای ئەوەنە دێڕی دواتر ئەسپایی بایی لێرەشا بیدوێنم دێڕی دوای ئەوەنە دێڕی دواتر خوێنم هەستی پەستی یعنی جۆرە سەروایەکە کە بە ئارەزوی خۆیاندا ڕژن خۆشتان ئەو بەشەی تری بخوێننەوە لە بەرکەمی کات ئەمێ فرێ ئەوانی تر بکەوین بۆیە نایخوێنمەوە کەواتەی وازانن کە شعری ڕۆمانتیکە زۆرتر گرنگی بە ناوەڕۆکە درێ نەوەک ئەم ڕۆکەشی دەرەوەی من تەنها باسی ئەو دوو بەشەم کەرەگینا تایبەتمەندی تری زۆرە ئێوە ڕەنگەی تر ساڵەکانی تریش باشتر بیخوێنن ڕێبازی ڕیالیزم ئەگەر پێناسەیەکی کوردی ڕێبازی ڕیالیزم بکەین دەتوانین بۆ هونەر و ئەدەبەی دابنین کە ژیان بە هەموو دیمەن و واتای قۆڵ و بەرینیەوە بە چاوی ئەم هونەرمەندە یان ئەو نووسەر و شاعیرە پیشان دەدات ڕیالیزم ئاوێنی ژیانە هەر هونەرمەندێک بە چەشنێک ئەو ژیانە پیشان دەدات بەڵام هونەرمەندی ڕاستەقینەوەیە کە هونەر و بەرهەمەکەی دەبەستێت بە خەڵکەوە ئاوێنەی خەباتی درێژی خەڵکە لە پێناو ئازادی و بەخۆشی ژیاندا دیشی چەسانەوە بە هەر چەشنێک بێت لە ئەدەبی ڕیالیزمدا گرنگی بە ڕوخسار و ناوەڕۆک دەدێت ئەگەر بم چاوە تەماشای ڕیالیزم کەین لە ئەدەبی کوردیدا ئەوە باشکرا ڕاستیەوەمان بۆ دەرەکەوێت کە ئەدەبی کوردی لەبەر ئەوەی هەر لە سەرەتاوە پێویستی ژیان هێنایەتەکەوە کە پێویست بەگەڕانەوە بۆ زمانی زگماگی کوردی چونکە هەر لەو سەرەتایەوە هەندێک ڕاگەزی دەربڕینی ژیانی خەڵکی تێدا بوو ڕیالیزم لە زەوی
ئەو ئەدەبە ڕەگی داکوتاوە. ئەمەش بەتاوی لە هۆنراوەکانی بابەتایری هەمەدانی فەقێت تەیران، ئەحمەدی خانی، حاجی قادری کۆیی و نالی و سالمدا دەبینی. بەڵام ڕیالیزم زۆری وستە تا بووە بە ڕێبازێکی ئەدیبی و دیار و سەربەخۆ. ریالیزم چییە؟ گرنگی سەیری وشەکە بکەن. ریالیزم ڕەنگە پێشتر بیست بێتان واتە واقع بینی. بۆ نمونە هەندێک کەس ڕەنگە بڵێ ئێمە شعرە خوێنینەوە، چیرۆکە خوێنینەوە زۆر دوورە لە واقعی خۆمانەوە، بەڵام ریالیزم زۆر گرنگی بە واقع ئەدات، هەوڵەدات ڕاستەوخۆ بەرهەمەکەی واقعی بێ. بۆ نمونە سپایدەرمان فیلمێکی هونەری خەیاڵیە، بەڵام فیلمێکی تر بۆ نمونە لەسەر جەنگێکە کرێ فیلمێکی واقعیە. بەڵام لەناو ئەم ریالیزمەشە کە گرنگی بە واقعیان مانای ئەوە نییە کە هیچ خەیاڵیتیانە و چۆن ڕووداوێکی مێژووی ڕوویاوە ئاوایی گێڕێتەوە. بۆ نمونە تایتانیک فیلمێکی واقعیە، ڕووداوێکە لە واقع ڕوویاوە، بەڵام هەر خەیاڵی تایە. یعنی ئەدەبیاتی واقعی یان ڕیالیزمی مانای ئەوە نییە کە 100% واقع بگەڕێتەوە، ڕووداوێک چۆن ڕوویا ئەوە بگەڕێتەوە و ئیشی مێژووە کە ڕووداوەکان چۆن ڕوویانەوە بگەڕنەوە. ریالیزم خەیاڵی هەرتیایە، بەڵام زۆرتر جەخت لەسەر واقعەکات، وەکو بەشەکانی تر نییە کە خەیاڵ زۆرتیایە زەقە. سەرهەڵدانی ڕێبازی ریالیزمی کوردی دەتوانین بڵین سەردەمی جەنگی جیهانی یەکەمی جیهان، سەردەمی کۆتایی هاتنی قۆناغی ئەدەبیاتی کلاسیکی کوردی و دەستپێکردنی ڕێبازێکی تازەی ئەمە ئەدەبیاتەیە کە هیچ ڕیالیزمە. وەک سەرەتایەک ئەمەش لەبەر ئەوەیە کە ژیانی گەلی کورد پێویستی بە بەرهەمێکی ئەدەبی بوو کە هیوا و ئاوات و داخوازیەکانی گەلی کوردی تێدا ڕنگ بداتەوە. بەم جۆرە دەتوانرێت بوترێت ئەدەبیاتی ڕیالیزمی کوردی لە نێوان جەنگی یەکەم و دووەمی جیهان سەری هەڵدا و لە پاش جەنگی دووەمی جیهان بە تەواوی چەسپا و جێگیر بوو دەستی بەسەر ئەدەبیاتی کوردیدا کێشاوە، واتە لەو ململانەیەی نێوان ڕێبازە ئەدەبیەکاندا ریالیزم سەرکەوت. هۆکارەکانی سەرکەوتنی ئەدەبیاتی ریالیزم بێگومان سەرکەوتنی ریالیزم شتێک نییە لە خۆیەوە هاتبێت، نەبەسترابێت بە باری کۆمەڵایەتی و ئابووری و ڕامیاری کوردستان و ناوچەکەوە، چونکە هەر خۆی گرنگی بە واقعدات، بەڵکو باری ئەو سەردەمەی جیهانیش کاریگەری تەواوی کە دەسەر ئەو کێشەیەوە ئەنجامەکەی بە تابەتی ئەو گۆڕینی کە بەسەرگە لە گلایانی ژیانی مرۆڤایەتی داهات لە ئەنجامی جەنگی دووەمی جیهانەوە، واتە هۆکارە دەرەکیەکان وەک ژێرکەوتنی بەرەی فاشیزم کە مەبەزلی ئەڵمانیا و ئیتالیا، ئەڵمانیا کە هیتلەر ڕابەرایەتیە کرد، ئیتالیا کە مۆسۆلینی ڕابەرایەتیە کرد کە ژەر فاشیست بوو، یابانیەکانیش کە هەوڵیانەیە ئیمپراتۆریەتی یابانی بەقوتکەن، هەروەها رووسیا لەولاوە کە ستالین سەرکردایەتیە کرد. سەرکەوتنی بەرەی دیموکراسی سربەخۆی گەلێک لە وڵاتان وەک هەندستان و ئەندەنووسیا، کشانەوەی سوپای بێگانە لە سووریا و لوبناندا، سەرکەوتنی چینی کرێکار لە ڕۆژهەڵاتی ئەوروپا و چیندا، پێکهاتنی بەرەیەکی مەزنی سۆسیالیستی لە کوردستانی شاهۆکاری ناوکی ڕۆڵێکی گرنگی هەبووە. بۆ نمونە ڕگانی کۆماری کوردستان لە مەهاباد و لە ناوچۆنی ئەو کۆمارە بەدەستی ئیمپریالیزمی جیهان و کۆنەپەرستانی هێران. ئەم هۆکارانە کاریگەریکی زۆر گرنگیان کردە سەر ئەدەبی کوردی و وای لێهات کە بتوانین ماوەی دوای جەنگی دووەمی جیهان بە سەردەمی بەرزبوونەوە و بەرەو پێچوونی ئەدەبی کوردی دابنین، بە تایبەتی ڕێبازی ڕیالیزمی کوردی. من ئەمەم خوێنێتەوە، پێم خۆش نییە کاتەکە بۆ پۆشم هەر بیخوێنمەوە، ئەگەر بۆ ئێوە قورسە خۆتان جارێک بیخوێنەوە ئەنجا ڤیدۆکە پلی بکەنەوە، بەڵام من هەر خوێنومەتەوە بەگشتی ئێستا باسیەکەم هاوکات لەگەڵ ئەمەی کە ئەم دوو بەشە کە سەرەتاکەی باز لە دروستبوونی ڕیالیزمەکات کە بێگومان دوای کلاسیک بووە، کە شاعیرانی کلاسیکمان نالیە، سالمە، مەحوی، شێخ ڕەزای تاڵەبانی، حاجی قادری کۆیی، ئەو دواتری شاعیرانی وەک گۆران، فاق بێکەس، قانع، ئەمانەش سەر بە ڕێبازی ڕیالیزمن. وەکو پێشتر ئاماژەم بەوەیە کە ڕیالیزم چییە و بۆچی یەتە ناو ئەدەبیاتی کوردیەوە، لەبەرەوەی شعری کلاسیک هەموو بابەتێکی بەسەر ناکردەوە، وەکوتم دڵداری و ئاینی و هەندێک بابەتی کەمی کۆمەڵایەتی و تەواو، بەڵام ئیتر پێویست بوو ئەدەبیات شعر و چیرۆک لەسەر زۆر بابەتی تر قسە بکەن کە کێشەی و کاتی کۆمەڵگا بووە. تەنانەت شاعیرەکان وایە لێهاو شعریان بۆ بچووکترین شتەوت
بۆ نمونە گۆران سەفەرێکیە کرد ئەو سەفەرەیە کرد بە شعرە بۆ ئەینوسیەوە بۆ نمونە گەشتی هەورامانی هەیە تەنان کە چووە بۆ دەرەوەی وڵات لەسەر مەسەلەی ئافرەت ئیتر وردەوتە شعرە نووسراکەەوە گرنگیەکی تایبەتی هەیە بۆ نمونە پیرەمێرد و فاق بێکە سوانە داوای ئازادی ژنیانە کرد کە زۆر گرنگ بوو بۆ قۆناغا کە تا ئەو کاتە نەبووە تەنانە هەندێک لە شاعیرە کلاسیکیەکان لە هەندێک شوێنە بە جۆرێک سوکایەتیشیان بە ئافرەت کردووە چونکە لە قۆناغێکی زۆر دواکەوتوە ژیاون خۆیان لێرەیە باز لە هۆکارە دەرەکیەکانەکە زۆر گرنگە بۆ لەبەرەوەی ئەو قسەیە ئیتر چەسپا وردە وردە ئەچەسپیکە ئەیوت جیهان گوندێکی بچووکە ئێستا زۆر زۆر بە تەواوەتی چەسپیوە لەم سەری دنیاوە تۆ لە ماوەی چرکەیەکە نامەیە کە نێری بۆ ئەو پەڕی دنیا بۆیە ئەو ئەدەبیاتی ڕیالیزم کە لە ئەوروپا سەری هەڵدا بوو بڵاو بووبەوە کاریگەریشی کردە سەر کوردستان بۆ نمونە ئەدەبیاتی ڕیالیزم لەکوێ زۆر بەناوبانگە لە رووسیا دواتریش لە ئەوروپا زۆر بەڵام لە رووسیا ئەدەبیاتی ڕیالیزم زۆر زۆر بەناوبانگە و کوردستانیش ماوەیەکی زۆر لە ژێرکاریگەری ڕووسەکاندا بوو چونکە ئەو کاتە سیستمی کۆمۆنیزم ئایدۆلۆژیای کۆمۆنیزم یان سۆسیالیزم بڵاو بوو بۆەوە زۆر لە ژێرە و بەروباڕایە بوون و کاریگەریشی کردووە سەر ئەدەبیات و ئاماژە بەواکە کە ئیتر دوای جەنگی جیهانی دووەم کە ئیتر لە جەنگی جیهانی یەکەم و دووەمان نزیکی 100 ملیۆن کەس کوژران ئەو هەموو وێرانکاریە بوو ئەبوو ئەدەبیاتێک لەسەر ئەم هەموو ئازارە بنووسرێتەوە بۆیە وردە وردە ڕیالیزم گەشەی کرد و ئیتر لەگەڵ شۆڕشەکانە شۆڕشی کوردی بۆ نمونە شۆڕشی ئەیلول 14 تەمووز و 1950 و ئەوانە کە ئەمانە کۆمەڵک شۆڕش بوون لە کوردستانە ئەدەبیاتەکە گرنگی تایبەتی پێەیە هەروەها لە شعری بەرگری دروست بوو ئەو کاتانە شعری بەرگری ئەو شعرانە بوون کە دژی ئەو داگیرکەرانە ئەنووسران بۆ نمونە بۆ پێشمەرگە ئەنووسران بۆ ئەو خەڵکە ئەنووسران کە لە بەرەکانی پێشەوەی شەڕا بوون بۆی هانیان بن شەڕ بکەن کە ئەدەبی یان شعری بەرگری پێوترێ ئەم پەندە هەیە سیرکەن ئەمە بۆ برن ئەم شعرە هەیە پەندی برسی ئەمە پەندنی ئاگادار بن هەر شعرە ناونیشانەکەی پەندی برسیە ئەم شعرە نمونەی ڕیالیزمە لە ئەدەبی کوردیە کە لەلایەن محەممەد شێخ حوسێن بەرزنجیەوە نووسراوە شەو ڕۆژ من ئاردەکیاڵم بە دوای ئیشکردنا وێڵم لە دەست برسێتی ڕائەکەم ئەملاکەم ئەولاکەم نەنان نە ئیش هیچیان نییە نازانم هۆی ئەمە چییە هێز و توانا و تینی گەنجم هەوڵ و ئیشکردن و ڕەنجم بیر و لێکدانەوە و هۆشم بەنانەسکی ئەفرۆشم کەچی هێشتا لێم ناکڕن دوای سوورانەوەم نابڕن ئەم خاوەن پارە زۆرانە ئەم سەردارە خوێن خۆرانە وا تێماوم نازانم چۆن پاروێک نان بەرگێکی کۆن پەیداکەم ئەم ژەهری مارکەم بەویش ئەم ڕوتیەم چارکەم ئەو بوو بەیەکۆ بنووسرێ کاکە تۆ نازانی چیمە هەرچی پارە و پول بێ نیمە ڕوتم ئۆریانم برسیمە لەم هۆنراوەی شاعیر ژیانی هەژاران و زەحمەتکێشانی خسۆتە ڕوو دیمەنی چەوسانەوە ئێش و ئازاری ئەوانەی بێ ئیش و کارن پیشانداوە بۆ مەبەستی چارەکردنی دەردی دەمبوونی و برسێتی جۆرە شعرێکەیە کە ئاوا هەموو کەسێک بیخوێنێتەوە یەکسەر تێیەکات هەموو کەسێک بەڵام جۆرە شعرێکی تریژەیە کەمێک ئاڵۆزیتیایەوە لە خوێنەرەکە کا بیری لێ بکاتەوە بۆی ئەو خوێنەری کە ئەو شعرا خوێنێتەوە دوای دووسێ جار یان وتارێک لەبارەی شعرەکەەوە خوێنێتەوە کە لێکۆڵینەوەیە ئەو کاتە زۆر چێژی لێبینێ بەڵام لەم جۆرە شعرانەی یەکسەر ماناکەی ئەدرێ بەدەستەوە ئەمە نمونەی شعرێکی ڕیالیزمە بەڵام هەموو شعرێکی ڕیالیزم مەبەزەوە نییە کە ئەوەندە سادە بێ بەم شێوەیە ئێستا ئەمە خوێنە ڕەنگە دوایەوە بیر نەکاتەوە بە دوای مانای ترا نەگەڕێ یەکسەر ماناکەی بەدەستەوە بەڵام هەندێک شێعری تر هەیە لە ئاستێکی زۆر باڵاتران و خوێنەر وا لێکە بیر بکاتەوە و کتێبی زیاتری لەبارەوە بخوێنێتەوە کە ئەمەش ئیشی سەرەکی ئەدەبیاتە باشە ئازیزەکانم ئەمە دوا بابەت بوو لەسەر ئەدەب و تەنان دوا بابەت بوو لەسەر هەموو کتێبی پۆلینۆی کوردی هیوادارم پێکەوە گەشتێکی خۆشمان کرد بێ ئەم ساڵ هەرچەندە لەم ئەخیرەوە شێوازی ئیشکردنمان گۆڕی من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە
هیوادارم بابەتەکەش بە باشی تێگەشتی بوون، جارێکی تر بیخوێنەوە خۆتان سوودی لێبینن و زۆر سپاس بۆ گوێگرتنتان.